شركة؟ بەخێرهاتنی کەناڵەکەتان لە یەکەم بەخێر مەسە سەر چاپ بەنای خی گەورە بەخشدە و میهرەبان. بەڕاستی ئەمە بیرمان لەوە کردەوە کە بۆ یەکەم جار ماسی برژاو بکەین بەخێر کە شتا ئێستا شتێکی وا نەکراوە، بەس بەڕاستی خەڵکی شاری سلێمانی قابلیەوە بوون. خۆشم تەسەوەریەوەم ناکرد کە خەڵکی کەم دەرامەت و هەژار یەجگار بەو ڕادەیە زۆر بێ. لەم ڕۆژانەیە تەلەفۆنمان بۆ هاتووە زیاد لە 2000 تەلەفۆن جوابمان ناوەتەوە کە هەیە ئەڵێ مناڵەکەم توانای تا ئێستا ماسی نەخوارد و توانای کڕنی ماسی برژاوم نییە. بە حکومەی 2 ساڵە گۆشتی ماسی ڕوو لە بەرزبوونەوە گرانیەکە. خەڵکانێکی زۆر تەلەفۆنیان کردو و سەردانیان کردوین. ئێمە لە خێمەمان هەڵاوە و کورسی و مێزی زیامان داناوە و زیاد لە جێ 500 کەسمان کردوێتەوە کە بتوانن لێرە بیخۆن و بە ئیسراحەت خزمەتیان بکەین. تەلەفۆنێکی زۆرمان بۆ هاتووە کەسانێکی ترکە خاوەن پێداویستی تایبەت و نابینا بوون توانای ئەویان نەبووە بێنە ئێرە. دلیڤەریشمان بۆیان تەرخان کردووە و ماسەکانمان بۆ ناردوون بۆ ماڵەوە لە کاتی خۆیە. ئێمە نزیکەی 800 کیلۆ ماسیمان حازر کردووە لە بۆ ئەم پرۆژەیە و لەوانەیە لە مەخیرا زیاکەین چونکە ڕێژەی خەڵکەکە دقە بە دقە و سەعات بە سەعات لە بەرز بوونەوەیە و بەشی 300 نەفەر مریشک و برنج و خواردنی کەمان حازر کردووە و بە میوە و شیرینی و چەندها شتی جیاواز. ئەوەنی کە ئێمە لەناو ئیشەکەیە ببێتین لە کاتی خێر و خێرکردن و قوربانیکردنە تەنها گۆشتی حیوان هەبووە، یعنی گۆشتەکە کە هەموو کەسێکە، بەڵام ماسیەکە وەکو شتی تر نییە. بەڕاستی هەموو کەسێ ناتوانێت ماسی بخوا. ئێمە ڕۆژانە کە بە حکمیەوەی ئەمە ئیشەکەمانە خەڵکانێک تەلەفۆنیان بۆکەن بۆ خاتریان بگرین لە ماسیەکەیە مناڵی حەزی لە ماسیە. ماسیەکە ئەوەیە کە وەکو گۆشتەکەنی یەک جاکە کڕی دەبێ بیخۆی، حازر ناکرێت بخێرێتە مجەمیدە و جارێکی تر بەکاری بێنی. ئێمە بیرمان لەوە کردووە کە ماسی برژا هەڵبژێنین و کە پێشتریش ئیشی خۆمان بووە ماسیەکەمان هەڵبژار. بەتاکید 100% داوا لە خێرخوازان و سەرمایه‌دارانەکەم کە پرۆژەیەکیاوا ببینە سپۆنسەرکە هاوکارمان بێ. سوپاس بۆ خوا پاڵپشمان هەبووە لەگەڵەوەی کە ئیشەکەم کرد خۆم دڵم زۆر بەوە خۆش بوو، ینی بازی لە سەرمایه‌داران بە مەبلەغێکی کەمیش بێ هاوکاریان کردوین و تێتی لەو خێرا ئێمەش بێبەش مەکە و بەشدار بە لەگەڵمانە، ینی لەگەڵیانە بووین بە تایبەتی. پێویستە زۆر زەرورە کە بەڕاستی ماڵی دنیاوە نایەنەوە ڕۆ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە کە یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلامە صلی الله علیه وسلم کە بەڕاستی ئەم دیاردێش خەریکە کەمە بێتەوە. من بۆم بۆنێەوە زۆر دڵم پێ خۆشە و ینی زۆر لە خۆم ڕاستی لە ئیشەکە کە ئاوا خزمەتی خۆش هەستێکی خۆشم هەیە بەڕاستی کە و خەڵکانەیەت لێرە نانەخۆن. تشوف جد مديوسا أتوي خير الأنام يا